هەیڤە سۆرا کوردی بانگ لە تەوای ڕێخستنە ناودەوڵەتی کرد کۆ بە هاوارە خەڵکی عەفرینێ بە بچن یەندێ کەمپێن دەبن دەستێ پێدە دەژبەر نەخۆشیên مەترسیدار دناواندا بەربەلاو بوونە. ڕەشید ڕەشۆ ئەندامی هەیڤە سۆرا کوردی ڕاگەهاند کۆ نەخۆشیên مەترسیدار مینە نەخۆشیە کەسەبێ و بە تایبەتی ڤایرۆسە ئێ و ئی و نەخۆشیە سل دێ ناڤە دەربدەرێن عەفرینە دەین کو لێ کەمپێن بەرخۆدان و سەردەمیên dibin destê pêdede dimînin berbelav bûne. ڕەشۆ سەربار کرد و گوت کو ئەو کەسێن تووشی نەخۆشیە کەزەبێ ڤایرۆسە ئێ و ئی و نەخۆشیە سل بوونە دەرمان نینە کو واچارە سەر بکێ لەومە ڕەوشاوە ڕۆژ بەڕۆژ خراپتر دەبێ. ڕەشۆ بانگ لێ تەوای یاریخستنێن تەندروستیە ناودەوڵەتی کرد و بە ئەرکێ خوێ مرۆڤی رابن و بە هاوارە خەلکێ عەفرینێ بە بچن یەک و کەمپێن بەرخۆدان و سەردەمیên dibin destê pêdê dimînin ji ber ku eger derman di zûtirîn dem de neghêwa herdû kempan metirsiyeka mezin lêser xelkên nav kempê de heye. Ji aliyê xwe ve ragihandkar Comerd Hemdûş ku bi xweş xelkê Efrînê ragihand ku dermanê nexweşiyan berbelav di nava derbderên Efrînê de yên li kempên berxwedan û serdem dimînin gelek kêm e û nexweş neçar dibin ku dermanên xwe di rêya kesna ve û beperene giran ji derveyî kempê bînin. هەروەها حەمدوش سەربار کرد و ڕێبەبەریە کەمپانیا ku bi ser pêdivêya rênadê nexweşan ku derkevne derveyî kempê û dermanên xwe yên taybet dabîn bikin.